لەم کەژە دارد و دڵە بڕوات یاخود هەروە ڕاوەستاو بێ لەم چەمەدا ئاو دوودڵە ببێ بە شەختەیان هەڵمو بخات لەم ڕێدا قاچ دوودڵە بگەڕێتەوە یاخود هەر بەردەوام بێ لەم باخەدا مەل دوودڵە هەڵقورمێ یاخود هەر بفڕێ لەم ساتەشا وشەکانی من دوودڵن ئەم قەسیدەیە تەواوکەن یاخود بۆ ئێوەی جێبێڵن باجێی بێڵن لەگەڵەوەی کە شاعر وەک ژانێرێکی ئەدەبی مێژوویەکی قۆڵ و درێژتری لە ژانێرەکانی ئەدەبی ناو کوردە بەڵام تا ئێستا بۆ نیتوانێت شاعر مخاطبەی فکری تاچی کوردی بکات من پێم وانە یعنی نەتوانرا بێ کە شاعر مخاطبەی تاچ بکات چونکە ئەو بەشی زۆری ئەو شاعرانەی کە پەیوەندی بە ئینسانی کوردەوە هەیە چ وەک تاک چ وەک کۆمەڵ چ لە غەزەلی چ شعری تازەی کوردیە ئەو کاتێک کە مخاطبەی کۆمەڵێکەکە لە هەمان کاتە مخاطبەی تاکیشەکە و ئێمە ئەتوانین یعنی بە چەندان نمونە لە شعری کوردیە هەر لە شعری کلاسیکی کوردیەوە تا شعرەکانی ئەم سەردەمەژ یعنی بەڵام ئەوەی کە زۆر جار ڕێگە لەو مخاطبەیە ئەگرێ لەگەڵ تاکە مەسەلەی شێوازی جۆری مخاطبەکردنە لای شاعر چونەتی ئەو شێوازە چۆنە چۆن قسە لەگەڵ تاکی کۆمەڵەکە یان ئێمە بەبەسمان چییە کە ئەڵین مخاطبەی تاکی کۆمەڵ تۆ ئەتەوێ بڵێ چیە کاکشێکۆ مەسەلەن ڕۆژگارێک لە شاعرە کلاسیکیەکان تا ئەم ئەخیرانەش مثلا قانع لە شار زۆرە کاتێ شاعری بۆ جگارەکان نووسیوە هەموو جگارەکاندا سوودڵەکاندا ناوەی جوان لێگرتووە حەز ناکە ئێمە زۆرێکە لە مخاطبە بەڵام لە ئێستا ئەوان نییە شاعر توجنك برأي خدي النخبة لشاعر وبالنخبة كم ترى أراسي زماورة أنا أمرون ترى الشيء دوغمي برشارة الرون ترى ليه كم ليه بمان حتى ترى الشعر كلاسيكي كردي خدي زاني أجر خنري شعر يا جوجري شعر پاشخاني شي روناق بيري بتايبتي درباري بلاغة درباري جوانكاري وبتايبتي دەربارەی غەزەل هەتا تەنانەت دەوروبەری ناوچەکە نەبوو بێ نەیتوانیوە لە شعرەکانیش بکە یعنی شعری مەحوی شعرێکی ئاسان نەبووە بۆ تێگەیشتن لەناو خەڵکیە یعنی لەبەر ئەوە زۆر جار یعنی شعری بۆ خود شعری نخبەیە یعنی لە ڕاستیە بەڵام ئەو کاتی کە باز لە قانعەکەین قانع شعرێکی ملی بووە یعنی بە زمانی قسەی کردووە کە زمانی خەڵکەکە بووە چۆتە ناو ئەو مەسەلانەوە کە مەسەلەی ڕۆژانی خەڵکی بوون ینی بەتایبەتی لە ئالادیەکانی کوردستانە ئەمە یەکێکە لەو با بڵین مەسەلانەی کە تا ئێستا بەردەوام هەیە نەک تەنها لە ناو شعری کوردیە ینی لە ناو شاعری شاعرانی میلەتانی تریشە هەیە ئایا شعر بێ مخاطبەی هەڵبژاردە بکات یان بۆ خەڵکی بەگشتی بدوێ ئەو ئایش شعر شعرێتی ناکەوێ ئەگەر ببێتە هەندێک جار بێتە قسەی ڕوت و ئایا شعر خۆی سەحرێک نییە یعنی کە تەواو جا ئەبێتەوە لە سەحریا خەڵکنی ڕۆژانی خەڵکی بێگومانەمانە هەمووی پرسیارن وەڵامانێ ئەوانە ئەم پرسیارانە ڕەنگە وەختێکی زۆری بێ خۆش ئەیزانی ینی بەدەیان دیراسە و لێکۆڵینەوە لەسەر ئەم مەسەلەیە سراوە ینی ئەوە یەکێکە لەوانەی کە ئێستا بەتایبەتی لە شعری تازە نەک مەسەدەمای خۆمان نییە مەبەسم لە هەتا دەوروبەرە لە ناو عەرەبەکانە لە ناو فارسا یەکێکە لە مەسەلە و مەسەلا ئاسەنیانەی کە تا ئێستا قسەی لەسەرەکرێ بۆچی شعری تازە ناتوانێت و مخاطبەیە بکات بڕوای من مەسەلەی زمان یەکێکە لە دەوڵەتی هۆیەکانی و مەسەلەی ڕویایی کە شعیر هەیەی تا چەند ڕوونە لە بەردەمێ مەگەری جارش دەخوێنینەوە هەز دەکەین کە لای شاعیرەکە بینیەشی ڕوونیە بۆ مەسەلەکان بەقەدەر ئەوەی کە تەنها ڕەنگە ڕیسکردن یان هەڵڕشتنی
کۆمەڵێک گوشە بن ینی ئەژینا گەلی پرسی ئەو بۆچی وایە ئەو سوورەتە بۆ وایە ڕەنگە نەتوانێت پێ بڵێکە بۆچی وایە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە بەردەوام لە دووبارە بوونەوە بووە بەڵام ئەو کاتی کە ئێمە لە شتێک ناگەین معنای ئەوە نییە ئەوە شعر نییە یعنی تۆ لە کاتێکا بڵین بۆ نمونە کە لە شعرێکی مەحوی نەگەشتی معنای ئەوە شعرە خۆی شعرە بەڵام ئێمە لە لای ئێمەیە مەسەلەکە ئەویژەوەیە ڕادی ڕووناکبیری ئێمە بۆ تێگەیشتن لە شعر بۆ تێگەیشتن لە شعر و قاموسی زمانی شعری ئەو شاعرە بۆ مفرداتی بۆ ئەو شانەی بەکاری هێناوە و پاشخانەی کەیتی مەسەلە تۆ ناتوانانی لە شاعریی متەصەوف بگەیەگە ئاگا لە تەسەوف نەبێ وانە تۆ ناتوانانی لە شاعرانی کلاسیکی کورد بگەی بە تەواوی ئەگەر ئاگاد لە شعری کلاسیکی فارس یان عەرەب یان تورک نەبوو بێت ینی لە سەردەمێکە بە شێوێکی گشتیە پێ بڵێ زۆر زار خەلل لە متەلاقیە و ناتوانێت بەر شعر بکەوێت و فەهمی هەندێک جار بڵێ هەندێک جار ینی خوێنەریش پێویستە شوێن پێ هەڵگرێ خوێنەریش پێویستە وەکو ئەو تراوە خوێنەری زیرەک بێ بۆ ئەوەی بتوانێت لە شتێ بگا ئەبێ ئەوەندەش خۆی هیلاک کرد بێ ڕووی معریفیەوە معریفی شعریەوە ئەڵێم بۆ تێگەیشتن لەو مەسەلانەیە کاکشێت بۆ کارەسات و تراژدی کورد بە شێوێکی گشتی پانتایینی و شعرەکانی پێداگیر کردووە زۆر جار ئەم محاوڵە دووبارە بوونەوە قسەکردنەوە دووزار جارێکی لەسەر تراژدیا و کارەساتی حەز ناکەی دەست ئەگرێ بۆ ئەوەی واوەتر نەڕۆیت نەخێر من پێم وایە و تراژیدیانە ئەوەندە پەرفراوان و گەورن ئەوەندە قوڵن تا چەند هەری بکۆڕین شتی قوڵایی ترمان لە بەردەمایە بۆ هەڵکردن یعنی تۆ چەند جار باسی هەڵەبجە بکەیت ڕەنگە بە کۆمەڵی شێوازی جیاجیا هێشتا هەرە ئیمێنێ باسی بکەیت ئەنفال ئێمە شتێکی زۆر کەممان لەسەر وتووە ئێمە ئەتوانین هەر بەردەوام لە ئەنفالە دەیان کاری ئەدەبی دەیان شعری گەورەی بەرفراوان بەبێ ئەوەی ئەوە لە قیمەتی ئەوە کەم کاتەوە کە تۆ هەر دەربارەی ئەنفال قسەکەی یعنی سا دەربارەی هۆلۆکۆست بەنسبەت جوولەکەکانەوە ڕەنگە بە سەدان و بە هەزاران شعر و ڕۆمان و کورتە چیرۆک مساوی بەڵام تا ئێستاش بەردەوامە هەتا تەنانەت تا ئێستاش دەربارەی کارەساتەکانی شەڕی جیهانی یەکەم و دووهەم هەر ئەنووسرێ و بەردەوامەدەوە خۆی ئەوەی گرنگە گۆڕینی بابەتەکان و گۆڕینی شێوازە ئەجنا جاری وا هەیە بابەت یەک بابەتە یعنی هەڵەبجە هەیە بەڵام هەڵەبجە بە 100 بە 1000 جۆر ئەتوانی بۆی بچیت ینی پەنجەرەیەکی نییە یەک پەنجەرە نییە ئەنفال هەموو جێڕانەوەیەکێک کە لەو کاروانی مردنانە بوو بێت یان ئەو شتانی کەی خوێنەوە دەربارەی نەک بەتەنها شعر بەڵکو من پێم وایە ئەگەر قودرەتی یعنی لەناو کودا قودرەتی ڕۆمان نووسینی گەورە هەبوایە بەدەیان ڕۆمانی لەسەر ئەنووسرا یعنی مەسەلەکە دووبارەکردنەوە نییە دووبارەکردنەوە ئەوەیە کە تۆ با بڵین بە یەک شێواز و یەک وێنە دووبارە بکەیتەوە بەڵام ئالەم حاڵەتە تراژیدیانەیە وێنەکان گەلێک زۆرن بۆ نمونە وێنەکان گەلێک زۆرن یعنی لەبەرەوە تۆ توانی هەر جارێک کارێکی تازە لەناو وێنانە بکەیت تۆ بە وێنەگرتنی ناوچەیەک یەکێک کە دێ فۆتۆگرافیەکە کە دێ وێنەیە گەگرێ وێنەی شوێنێکی تایبەت دەگرێت بەو وێنەگرتنە و شوێنە کۆتایی نایەت هەزاران کەسی کەیەتەوانێ ئەیگرێ بەڵام هەر یەکەی لە گۆشە و گۆشەی تایبەتی و لە زاوی تایبەتی خۆیەوە ئەگرێ یعنی ئەم تراژیدیانە ڕووبارێکی درێژی کارەسات جێژەڵوتەیەکی گەورن لە مێژووی ئێمە کە ئەتوانرێ لەگەلێ ڕوانگەوە لەگەلێ پەنجەرەوە تەماشایان بکرێ و دیسانی ژەماهری لە شاعرێکەوە بۆ شاعرێکی کە لە ئەدیبێکەوە بۆ ئەدیبێکی کە ئەو گۆڕێت یعنی بە پێچوانەوە من یعنی ڕەم وایە کە هێشتا ئێمە نەمانتوانیوە دەربارەی ئەنفال دوو قسەی شعری بکەینانی ئێمە تا ئێستا نەمانتوانیوە دەربارەی ئەنفال ئەو تراژیدیایە وێنە بشێشین باڵای بەرهەمەکانی ئێمە کورتترن لە کارەساتەکان زۆر کورتترن لە کارەساتەکان هەندێ هەوو هەیە دراوە ڕەنگە لە لای شاعری زۆرتر لە لای شاعرێکی تر کەمتر بەڵام هێشتا کە وەختی سەر بەرزەکەیتەوە باڵای ئەو کارەساتانە زۆر گەورن و شتەکانت لە بەردەمان زۆر بچووگە بنەوە ئەوانی ئێمە کردومانە بۆ ئێمە لەگەڵەوانیم کە ئەوە ناو بنین دووبارەکردنەوە بەڵکو
وا چاکە بڵین هەر جارێک پێویستە نوێکردنەوەیە کەشفێکی تازە دۆزینەوەیکی تازە لە ناو تراژیدیەکانە بکەین کە لەوە پێش نەکرابن ئەمەشیان قسێکی جاواستڕەوە بەڵێ بێشەگیانی بەرحا من ڕایەکم لەسەر شعرەکان جەنابەت تێکاشێتەوە پێم خۆشە ڕای جەنابی بشتورکردنەوە بارەوە من ڕام وایە ئەم شعرانی تو وەسنە خانی مێژوویەکی سوورەوە سوورمە بەسم لە مێژوویەکی کارەسەتبار و پرسە ئامێز لەو بڕوایم ئەگەر 100 ساڵی تر کەسێک لە هەندێرانەوە بێت بشن مێژووی کورددا بگەڕێ ئاسانترین زمانێک بۆی زوو خێرا لە مێژووی کوردکرددا مێژووی کارەسات و تراژیدی کوردکرددا من لەو بڕوایم شارەکانی تۆ باشترین سەرچاوم بوو ئەوەی کەسێک لە چاوی مێژووە سێری کارەسات بەڵێ شتێک نییە بەلای منەوە دەرەوەی مێژوو هەموو شتێک لە دنیا لە ناو مێژوایە هەموو شتێک لە ناو مێژوایە بەڵام تەنها ئەوەیە لە ئەدەبا مێژووەکو خۆی دووبارە نابێتەوە چونکە تۆ مێژووەکو خۆی دووبارەکەیتەوە شتێکەکەیت کە نەقڵکردنێکی نازیندوانەیە ئەگەر وا بێ ئێمە چین لاپەڕی مێژوو نووسەکانە خوێنینەوە پێویست بۆ ناکای ئێمە شتێکی بوو بەڵام ئەو کاتە شعرە بێ بە شعر لە ناو مێژووە کە بە پێچەوانی مێژووەوە چونکە لە ناو مێژووە زۆر جارگەلێ شت باز ئەکرێت کە لە شعرە یەکەم خۆی لێ نادات دوو شعر ئەو شتانە ئەگرێت کە هەوێنی مێژوون یعنی شعر لە ناو هەوێنەکانی مێژووە ئیژەکە نەک ئەوەی کە مێژوو دووبارە بکاتەوە مێژوو بێنێتەوە جارێکی کە گەڕوا بێ من پێویستم پێی نییە چم بۆ ئەوەی بزانم سەردەمی مەسەلا با بڵین بۆ نمونە حرب عالمی یەکەم چۆن بۆ چەم شتی عسکەریەکان و ئەمانە خوێنمە بەڵام ئەو کاتی کە دێم ئەمەوێ هەوێنی ئەوتان هەست و نستی ئینسان کە مێژوو زۆر جار نایگرێ و مێژوو زۆر جار نایگرێ ئەچم ئەوانە خوێنمەوە بۆی تێ بکەم بڵێ یعنی یەکێک لە با بڵێن خەتی هەرە دیار و گەورە لە شعری منە کارکردنە لە زاچرەی کووردە یعنی کارکردنە لەو شوێنە کە پەیوەندی هەیە بە ژیانی کورد بە مەئەساتی کورد بە تراژیدیای کوردەوە و ئیتر ئەمە هەر کەسێ خۆ چۆن ناوی لێ ئەنێ ئەینێ و من پێم وایە هەموو شاعرێک پێویستی بە جۆرێک خصوصیەت هەیە بە جۆرێک خصوصیەت هەیە یعنی ئەو خصوصیەتە چۆن دەستگیرەکرێت چۆن پەرەی پێرەیە چۆن گەشە ئەسێنێ ئەمەیان مەسەلێکیکە ئەنێ کاتێک کە با بڵێن بۆ نمونە ئێمە دەین باز لە خانی ئەەکەین خانی خصوصیەتێکی تایبەتی خۆی هەیە بەهۆی هەندێ هینەوە هەندێک جومدەوە جومگەی تاریخی سەردەمەکەی خۆیەوە ئەو کاتی باز لە حاجی قادری کۆیی ئەەکەین معلومە هەندێک جومدە هەیە حاجی قادری کۆیی پێ ئەناسرێتەوە ئەم دۆزینەوەی سیمایە گرنگە ئەمێنتە سەر ئەوەی بەلای منەوە بابەتەکە یا ژانرەکە یا خەتەکە چییە ڕەنگە ئەمەیان علامەتی یەکەم بێ بەڵام علامەتی دووهەمەوەی زۆر گرنگە پێویستە کتابی شعری بێت یعنی ئەو کاتی کە تۆ دەربارەی ئەنفال من شعرێک دەنووسم تۆ خوێنیتەوە ئەبێ شعر بخوێنیتەوە نابێ مێژۆکە بخوێنیتەوە ئەبێ شعر بخوێنیتەوە وەختێکیش ئێمە ئەتوانین شعر بخوێنینەوە کە بتوانین لەگەڵ هەستونەستە ئیش بکەین چونکە بەڕاستی جوغرافیای شعر هەستونەستی ئینسانە ناوەوەیەتی دڵ و دەروونێتی ڕووکاری شتەکانی دەرەوە نییە وەک مێژوو بەڵکو خوێندنەوەی ئەو دووکەڵ و زام و خوێن و تراژیدیانەیە کە مێژوونووسی ئاسایی باسی ناکات بەڵام شاعیر ئەیدۆزێتەوە و باسیەکات کاکشێت بۆ بەسەر حەدڕایەک هەیە لەناو خەڵکا پێشم خۆشە بەروی جەنابیش بکەن ئەو ترێ زۆر جار شێت بە کەس دەبێتە شاعری بۆنەکان زۆر جاریش دەگەڕێتەوە بەناو خەڵک پێم خۆشە تعلیقێکی لەسەرم قسەبی ئەگەر وەڵاهی من قەت شاعری بۆ نەنیم شتێک کە خۆم ڕوان پێی نەبوو بێت و قەناعەتی تەواوم پێی نەبوو بێت یەک دێر شعرم بۆ نەنووسیوە وەک ئەوەندەی تۆ حەقتە یایەکیش کە حەقێتی ئەو قسەیە بکە منیش بۆ خۆم حەقی خۆمە وەک ئینسانێک شتێ بڕوان پێی بێت یا قەناعەتم پێی بوو بێ بۆی بنووسم و هەموو جارێکیش من شعرم نەنووسیوە بۆ بۆنەیەکی معلوم جاری وایە ڕەنگە یەکێکی کە بە وتارێک تعبیری لێ کردێ ڕەنگە من بە پارچە پەخشانێک نووسی بێتم بەڵام لە هەموو حاڵەتێکە شتێک نەبووە کە دەرەوەی قەناعەتی خۆم بێ ئەوەی کە زۆر گرنگە بەلای منەوە قەناعەتی شاعر خۆیەتی بڕوای شاعر خۆیەتی ئایا مشتێکی دەست کردە یعنی دروست کراوە تەکلیفێکە تۆ مەسەلا یان شتێکە تۆ خۆشت لەگەڵ یا ژیاویت یا خۆشت ئامادەجیەکەت هەبووە لە ناوە بۆ نووسین بووی کامە
ئەمەیە ئەو بۆنانە بۆنەی هین بوون بۆنەی میلەتەکەمان بوون بۆنەیە بوون کە تێکەڵ بە هەموو ئەو ئاساتانە بوون کە ئێستا باسمان کردن نەک لە ئێستا یعنی با بڵێن هەر لە شاخەوە لە پێش شاخەوە من خۆم بە وەک شعریش وەک لەشیش وەک خۆم لە ناو کارەساتەکانە بووم ئەگەر هاوڕێیەکم لە نزیکەوە ناسی بێ و شەهید بوو بێ من ئەوم زۆر بە ئەوە ناو نانێم بۆنە ئەوە ناو ئەنێم بەشێک لە ژیان بەشێک لە تەسویری ژیان بۆ مەسەلەکەن بۆنە شاعری بۆنە شعرەکانی زوو ئەمرێت شعرەکانی زوو ئەمرێ و منی شاعر بووم پێشەوەی حیزبێک معلوم هەبێت يعني من چەند دیوانێکمە بۆ کە حیزبی تر هەبوون يعني دروست بوون يعني من ئەوە بێجگەلەوە هەتا تەنانەت لەناو ئەدەبی کوردی خۆیە يعني شاعر هەبوو هەموو شعرەکانی بۆ بۆنە مەولەوی بەشی هەرە زۆری شعرەکانی بە بۆنە دانراوە بەڵام شعرن يعني ئێمە بازە شعرکەین مهم ئەوەیە تۆ لە بۆنەی هینە لە بۆنەی بێزراوە لە بۆنەیەکە کە بۆنەی خەڵک نییە کە بۆنەی مێژووی ڕاستەقینەی ئێمە نییە کە بۆنەی دەستکرد و تەکلیفە بۆ ژیان یا بۆ وەزیفەیە بۆ پلەپایە ئەوە خراپە کە تۆ بیکەی یعنی بۆ نمونە ئێمە بەعزە جارێک لە هەندێک جومگا هەندێک شتمان نووسیەوە قەت لێی پەشیمان نیم مثلا زۆر جار پێم وترێ و شعری بۆ بەرزانی وتیم قەت لێی پەشیمان نیم کە بەرزانی لەو ڕۆژانە سومبلێکی گەورە بووە بەعز ویستێتی لە ناوی بەرێ مەلاکەنی بۆلار بۆ تەقینەوە ئێمە ئەو کاتانە هەتاش ئەو شعرانە ئەبوایە باجی بۆ بدەیت ئەبوایە باجی ژیانی بۆ بدەیت بۆایە بڕۆیت ئەبوایان بژیرە یاچیتە شاخ یعنی و هەروەها یعنی ئەوانە گەلێ جار ئەوەی کە لە دڵی خەڵکیایانە وتراوە ئێمە لەو وەختانە وتومانن خەڵک لە دڵیا بووە بەڵام نەیتوانیوە دەری بڕێ من ئەوانە شعری بۆنە یعنی شعری بۆنە هەموو شعرێک شعر نییە یعنی و پاشەوە وەکو وتم یعنی زۆر جار بۆنەی کۆمەڵایەتی بوو بێ بۆنەی سیاسی بوو بێ هەتا بۆنی شخصی تایبەتی بوو بێ شتی دروست کردووە شعری دروست کردووە بەشێکی زۆر لە شعری متەسەویفەکان شعری بۆنەیە یعنی بەشێک لە غەزەل لە ناو ئەدەب و شعری کوردیا شعری بۆنەیە یعنی کاکشێت کۆ لەگەڵ پەرستنی تەکنۆلۆژیا و بەئامربوونی شتەکاندا بەڕای تۆ چارەنووسی شعر بەچیوەگە من پێم وایە دیارە ئەم بەراوردە یعنی لە بینی وڵاتی ئێمە و لەگەڵ بینی ئەوروپا یانە ئەمریکا زۆری فەرقە لە ڕاستیە چونکە مەسەلەی ئەحاسیسی ئینسان مەسەلەی پەیوەندی پاک و پوختەکانی سەردەمی ڕۆمانسیەت ئەمانە لەوێ زۆر لە باشەکشدایە یعنی لەوێ علاقاتی مادی علاقاتە چڕە گەورەکەیە علاقاتی شاری گەورە علاقاتی سەناعاتی گەورە ئەمانە زۆر کەمتر شعرێک دروست ئەکەن کە شعری دڵ و دەروون و ئیحساس و پاک و بوون لەبەر ئەوەشە بینیت یعنی جمهوری شعر لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا جمهورێکی زۆر نین یعنی وەکو لە وڵاتی ئێمای بین چونکە تا ئێستا لە لای ئێمە بەشێک لەو حاسیسی ئینسانیە خۆشەویستیە پەیوەندیە دۆستایەتیە گریانە پێکەنینە سەرچاوەکانی لە لای ئێمە تا ئێستا زۆر ڕوودرن بەڵام ئەو سەرچاوانە لە ئەوروپا زۆر لێڵ بوون یعنی لەوێ ڕاکردنە بە شوێن ژیانی ڕۆژانە یعنی ئەمە معنای ئەوە نییە لەوێ شعری نییە شعری خۆشەویستی یان شعرێکە سەرچاوەکەی دڵ و دەروون بێنیە بەڵام زۆر کەم بوونەتەوە لەوێ ڕەنگە ژانرەکانی تر ئێستا بەتایبەتی مەسەلەی ڕۆمان یعنی لا لیستی خوێندنەوەی کتێب و ئەوانە لە پێشترن وەک لە دیوان شار وڵایی وڵاتە سەرمایه‌دار و زۆر دەوڵەمەندەکاندا کۆمەڵە ڕۆمانووسی گەورەستان هەڵدان بەڵێ و بێجگەل لەوە شتا لە ئەمریکای لاتین خۆ دەیزانی ئێستا ڕەنگە ئەدەبی ئەمریکای لاتینە دەبێکی زاڵ بێت تا بەسەر ئەوروپاشا یعنی و ینی بە هەر حاڵ خەڵک یعنی خەڵک لە وڵاتانی ڕۆژاون کە من هەستی پێ بکەم حەزەکە ئەو شتە بخوێنێتەوە یەکەم زوو بیگاتێ دووش زۆر پەیوەندی بە ژیانی ڕۆژانێوە بێت هەر لە کارگەکەیەوە بۆ شوێنی ئیشەکەی بۆ هەر شتێک و بتوانێت بەڵام بەڕاستی ڕەنگە لەوێ خوێندنەوە بۆ شتی مەجازی ئەو هینەی نەداتێ ئەمە لە کاتێکا تەبعاً کە سەردەمێ بوو لەوێ شوانە بووە ئەمە جیاوازێکی زۆر هەیە بەنێوان کۆمەڵی ئێمە کە تا ئێستا بەشێک لەو پەیوەندیە ڕاستەقینانەی کە لەسەر چاوەی دڵەوە دێنە دەرەوە ماونەتەوە هەن وە خۆشەویستی وەک پەیوەندی کۆمەڵایەتی و کوشتانی کە باسمان کرد لەگەڵ
ئەو ژیان کرد ئەمن ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژانیش ئێستا ڕۆژێ لە ڕۆژانیش دێشن هەر بگاتێر بەڵام لە هەموو حاڵەتێکە هەموو ژانرێکی ئەدەبی جمهوری خۆی هەرە بێت یعنی ئێستا لە ئەوروپا لە پاریسا هین کرا دارێکیان ینی وتراوە کۆڕێکی شعری هەیە منتان نەبووم یعنی بۆ جۆگرتن چوون با بڵێن نەوتیان بە شاعرین کە بە ئەسڵ فەرەنسی نین بەڵام دەوێت پەروەردەبوون و بە فەرەنسی ئەنووسن کۆڕێکیان هەیە چوون بە سەعاتێ سەعاتونێ تا گەیشتنە شوێنەکە تقریباً دەوری نزیکی 150 کەسێکی لێبوو لە پاریسا یعنی لەبەرەوە لە هەر شتێک بۆ خۆی جمهوری خۆی هەیە بەڵام بۆ فراوانێ گەورەیە کە لەلای ئێمە هەیە لە ئەوروپا ئیستاوانە دیارە ئەویش لەبەر ئەو سەبەبانەی کە باسمان کە دوڕەنە سەبەبی تریش دۆر بن ئەکاشر تۆ لێرە کۆڕێک بگرتۆڵێن تا قەسلێکە تەواو کردو بەردەیان لە حەزەکەوتنی زمور لە بارانیان کردی بەڵێ ئەم حاڵەتە لە ئەوروپانیە کۆڕێکی شعری ئەوروپانیە حتا شاعرەکە بێ باس لە معزەڵەیە یانە کێشەیەکی اجتماعی ئەو مجتمعی خۆشی بکات هیچ شاعرێک ناری بەندە عسەیەکی ئەوە بکەوێت چەپڵە باران بکرێت خۆی ئەوە شەرت نییە یعنی چەپڵە نیشانە نییە بۆ هیچ شتێکیان بە خۆشحاڵی دەربڕینە یعنی وەکو زۆر شتی تری کۆمەڵایەتی ئێمە کە ڕەنگە لێرە بکرێ خەڵک قسەیتی ئاکا بەڵام لە ئەوروپا بێدەنگە بێت هەندێک شت هەیە ئەوان لەوێ هەر وەک تراڈیشۆنی خۆیان وان یعنی بەو جۆرن بەڵام ڕەنگە لە دوای خوێندنەوەکە زۆرشی تریان هەبێ لەوەی ئێمە نەچێ ئەوان لە دوای خوێندنەوەکە دیان قسەی خۆیان نەکەن ڕەنگە ئینسان لێ وەرگرن ڕەنگە دەورت بدەن ڕەنگە زۆر ستایشی شت بکەن یا ڕەخنەشی لێ بگرن ئەوانە هەیە یعنی بەس لە لای ئێمە نە بەو جۆرە نییە بەتایبەتی لە لای ئێمە دێشتەی خەڵک زیاتر ئەجوڵێنێ ئەگەر حەزەجاری هەندێک دیمەن مباشر بێ ڕاستەوخۆ بێ کە ئەوە گەلێ جار ناڵێم گەلێ جار بەڵام هەندێک جاریش بە زەرورە دەکەونە شعرەوە هەندێک جار بە سەرورەتیش نەکرد بە بێ زەرورەت هەندێک جار هەیە تۆ ئەبێ لە شوێنی خۆیان هەندێک شتەیە ئەوە ڕاستەوخۆ بیڵیت بەڵام بە ئەندازەیە کە با بڵین پێکهاتەی شعرەکە وەکو نەرتێک نەدا مایەتی شاعرەکەش ئەوە گرنگە یعنی وەڵێ ئەمانە گۆڕێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر هەیە شاعر هەیە زۆری چەپڵی بۆ لێرێ و ڕەنگە شاعریش نەبێ هەیە شاعر چەپڵەشی بۆ لێرێ و شاعریشە يعني حساب رمز وشين شفر لنا وشاعراني على بابا محمود درويش اللي يدرب برين يعني محمود درويش عليه شي قوريه بدر له مسألة مواقفي وما أنا بعزنا كم بلا مو شاعر مسكم يعني معين برين لا فلسطين كان وقع معين بالسيسو لكاتي خويا يعني وكو سميح القاسم يا محمد الماغود وجاري وهي بشيق لو أنا رنا دووکسی ئاسایی بکە خەڵک چەپڵیان بۆ لێ بدات لە ژوان نەبێت ئەوانە پەیوەندی بە خۆشەویستی بە جۆری تەقلیدی ناو ئەو کۆمەڵەوە هەیە کاکشر ڕەنگە ئاخر پرسیارمانەوە بێت لە پاش ڕاپەڕینەوە تەوژنێکی بەرفراوان لە شاعر سەری هەڵا و لە شاعر تۆ ئەو تەوژمە چۆن ئەبینیتەوە من تێگڕە ئەو تەوژمە یان ئەو خەریتەیە کە ئێستا هەیە ئەنی خەریتی شعری کوردی بەگشتی بە دیاردەکە بە دیاردەیەکی بشاز نازانم یعنی دیاردەیەکە ئەبوو بدێت بەم جۆرەی کە هەیە بەڵام من پێم وایە سەردەم ڕۆژگار هەندێشت ئەپاڵێوێت یعنی ئەپاڵێوێت ئێستا مەسەلە ژمارەی شاعران نییە بەقەدرەوەی شاعری باشە میشە کەمەکان بوون ئەوانە بوون کە ژمارەیان کەم بووە یعنی لە هەموو سەردەمێکە وەکو زۆر جار وتوبانە لە سەردەمی نالیە هەچی مەلای نزگەوتێ شاعر بووە یعنی بەڵام مەسەلا چەند شاعرێک ماونەتەوە یعنی و هەروەها لە هەموو سەردەمێکە ئەوە هەیە لە ناو عەرەبا ڕەنگە خۆتانەی زانن یعنی بە هەزاران کەسی سا شعر نووسێ بەڵام بە 50 ژمێرە ناوانەی کە پیانە ئەوترێ شاعر من پێم وایە ئەمە شتێکە ناتوانین ئێمە ڕێگە لێ بڵین و با بش بێت ئەو دیاردەیە من پێشم وایە لە ناو ئەو گەنجانەی ئەمڕۆوە بەهرە ئەبینیت ینی کۆمەڵێک هەیە بەهرەدارن هەنی شەرت نییە لە ڕێی زۆر شعر نووسینەوە جاری وایە تۆ قەسیدەیەکە بینی یەکسەر زانی کە ئەمە ئەم قەسیدەی نووسیوە شاعرە یان شاعریەتی ئەمەندەتیایە ئێمە ئەبێ لە پشتیان بین ڕاستیانی یعنی ئەبێ ئێمە بەتایبەتی جیلی ئێمە ئێمەمانان ئەبێ کارێ بکەین کە ئەو دیاردانە ستەرکوت نەکەین با دیار دەبن لە زمان شوێتە لە هینی زمان و ئەمانەشە بە حاڵتێکی ئیجابی ئەزانم تێگڕە بەڵام بۆ شاعریەت و ناشاعریەت مەسەلەکە ئەگۆڕێت یعنی لە دەیان شعرەکە بڵاوەکرێتەوە ڕەنگە بەلای منەوە
یەک دوو شارێکە بێکە جوان بێ و ئەمەش دیسانەوە شتێکی ئاساییە ئەمێنێتە سەر مەسەلەی زمان یعنی مەسەلەی چۆنی تەعاملکردن لەگەڵ زمانە مەسەلەی ئەو قفڵانێکە هەیە زۆر جار ئێمە بە شەواری جۆرێک لە تەقلیدکردنەکەوین مثلا بینیت لەو ساڵانەی دواییە سێبەرێکی زۆری شعری فارسی یعنی فەروقی فەروقزادەوە بۆ شاعیرەکانی کە بە سەرگەنجەکانەوەیە نتیجەی خوێندنەوە یان ئەمە شەرت ڕەنگە تا شوێنێک وەک ئەزمون تا شوێنێک وەکین ئاسایی بێ بەڵام دۆزینەوەیش کەسایەتی شاعر خۆی بۆ خۆی پێم وایە یەکە لە شتە گرنگەکان کە ڕەنگە ئەوەش پەیوەندی بە ئەزمونەوە بە هەبێ بە بەروەردەکردنی خۆیەوە هەبێ بەڕوانی بەرفراوانێەوە هەبێ بۆ دنیا بۆ ئەدەب بۆ شعر کاکسەر تۆ هەموو ئەو پرسیار و باسانی لەم گفتوگۆیان زانرا قسەی زۆر هەڵەگرێت دیارە مای بەرنامەکەش زۆر پرتە دووبارە زۆر سپاس دەکەین کاتمان نێگرتی بەخێر بێن بەخێر بێن ومێ دەکەم جاری تری ژێکری ببینین شعری دووهەم لە شەوێکی کڕێوەدا لە ژوورێکی پچکۆلا مناڵێ وێنەیە کێشا خانەقینی کرد بە تەیرێ شاباڵ ڕەش و بەرسنگ سپی وای کردبوو لە نێو باڵانە و تەڵقڵێ و لە سنگی شاکانیەکانی خۆشەویستی مناڵەکە بەسەر وێنەکەەوە خەوی لێکەوت خوشکەکەی هات خۆی دانەوان خۆی کرد بە ناو وێنەکە لە قەراقی کانیەکە گوڵی چنی و لە نەوتەکەیش سەفۆکەیەکی هەڵهێنجا و بردی بۆ ژووری شاعیرە لەو بەرەوە لەو ساتەدا شاعیرەکە وشەکانی لە جەهەنەمی ئەنفالە سووتان و کەچی بۆ خۆی لەسەرما هەڵ ئەلەرزی مار لەناو ئەم بێشە چڕەدا من وتم تەنها درەختی هەبێ و جوان بێ و ئەستێرە بۆ دوا ڕۆژ بگرێ ئەوە منم لەو ڕۆژەوە شەڕی دارستان هەڵگیرسا لەناو ئەم شاخ و داخا من وتم تاقەشیایە کە بێ و سەرکەش تاقە کەلێ خۆری حەقی لێوە هەڵ بێ ئەوە منم لەو کاتەوە شەڕی شاخەکان هەڵگیرسا لەناو ئەم ڕەوە ئەسپا من وتم تاقە ئەسپێکیش هەبێ و ڕەسەن حیلەیەکیش هەرگیز نەمرێ ئەوە منم لەو دەمەوە شەڕی ئەسپەکان هەڵگیرسا ئەم خوێنانە پێ ناچێ بکوژێنەوە تا ئەو ڕۆژەی لەناو سەرما ڕاستیەکدا نەگیرسێنم کە من هەرگیز هەموو جوانی و ڕەنگەکان نیم کە من هەرگیز هەموو خۆر و شەوقەکان نیم کە من هەرگیز هەموو ئەسپ و حیلەکان نیم